داواکاریم لە حکوومەتەیە کە هەلێک بۆ گەنجانە بداتن بتوانی ژیانیشی نوێ دەست پێ بکاتن بتوانی بەرەوە ئامانجە بڕوا کە بەخۆی دەوێتن زیاتر گرنگی بۆ شتانە بدا کە لە دڵیتی دەوێت بە کوردستان بە حکوومەت بەکو هەتا کە لۆ کوردستانە دەژی پێی بگەێنی. ئەم هیڤێدارن حکوومەتان وژی دروست ببێ و زیاتر خزمەتگوزاری بۆ مڵەتی کورد دروست بێ و کوردستانەکە بەهێز دروست بێ بواری خزمەتێ ئاو و کەهرەبا و ڕێ و هەموو ئەشیاءەکە یعنی دروست بێش بەر کوردان. داواکارم و ئومێدەوارم سەرجەم لایەنەکانی هەرێمی کوردستان یەکدەنگ بن یەک ڕیز بن و کار لەسەر ئەوە بکەن کە هەلی کار بۆ گەنجانی کوردستان بە تێکڕە بە سەرجەم شارەکانی هەرێمی کوردستان بهێن نەکایەوە و گەنجێکی باش لە سەرجەم سێکتەرەکانی نێو کۆمەڵگا و نێو حکوومەت بهێنە پێشەوە.